بەناوی خوا سڵاوتان لێبێ ئەم پاڵەوانە هاتۆ وەلامان ناوچێ مامە؟ کارۆز کارزان. ئافرم مامە کارۆز پێشتر چۆ بەلای دکتۆری دان وستیان دەرزی لێبەن ترساوە شتەکانی میبینیوە لە ئینستاگرام و فەیسبوک هاتۆ بۆی کە قەڵەمەکەمان تاقیکاتەوە کە دەرزی بێ ئازارە بۆ بکەین؟ بەڵێ. باش ئێستا سەیرەکەین ئەمە دەنتاپێنە کە لە هۆڵەنداوە دەستمان گەیشتووە دەرزیەکەی ئەکسترا شۆرتە زۆر کورتە بە تەکنۆلۆژیاک دروستکراوە کە ئازاری نەبێت باشە سەربەستکرە مامەگیان هەر بژیت مامە ئەوە دەرزەکەیم لە پووکێ ئێستا دەرمانەکە ڕێژمە ناو پووکتەوە هەناسەی قوڵ بەلوت هەڵمژە مامەگیان هەر بژی پاڵەوان هەر بژی کوڕەکەی خۆم هەر بژی ئەزیزی من ئێستاوە دەرزێکم لێیت هەڵبەتە ئەمە بۆ ئەوەیە کە ئەو مناڵانە هەربەت بۆ گەورە ساڵانیش بەکارێن لە بۆ گەورانش کە لە دەرزیە ترسن ئیتر ئەو ترسان لە دەرزی نەمێنە چکەمە بە ڕۆبۆت ئیشەکات و ئەم ئامێری بەدەستمەوە بە کۆمپیوتەر پرۆگرام کراوە بۆی کە بتوانین بە کەمترین ئازار و نەڕەحەتی پشتیوان بەخوا چارەسەر و خزمەتەکانمان پێشکەشی ئێوە بکەین کارۆس بۆم باس بکە چۆن بوو هیچ ئازاری نەبوو. باش بوو ناترسیتر دێڵە لایکێکیان بۆ بکە و سپاس ڕێز و حرمەت